کامپی ئاوارەکانی سووریا لە باکووری لوبنان سووتێنرا. سوتانەکە لە دوای ئەوە هات شەڕ دروست بوو لە نێوان ئەندامێکی ناو کەمپەکە و خێزانێکی لوبنانی. دەستگای ئاوارەکانی سەر بە نەتوێگرتوەکان ڕووداوەکەی پەشڕاست کردەوە کە لە ناوچەی مینیا ڕوویدا بوو ڕاشیگەر ژمارەیەک بریندار براونەتە نەخۆشخانە. کێشەکە لێرەوە دەستی پێکرد. لوبنانەکان هاتون دوکانی هاوڵاتی سوورەکان کردەوە. خاوەنەکەی لێ پرسین بۆ یکەیتەوە. دواتر پیاوە لوبنانەکەی ڕشە کردە سەری. دواتر کوڕی دوکاندارەکەی ڕشی کردە سەری. ئەویش خزمەکانی بان کرد. بەو جۆرە شەڕ لە نێوانیان دروست بوو. کەمپەکە شوێنی نزیکەی 75 خێزانە. ئاگرەکە سەرجەم خێمەکانی گرتەوە چونکە پێک هاتبوو لە پلاستیک و تەختە. تیمەکانی بەرگری شارستانی لوبنان هەوڵی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەیاندا، هەروەها تیمەکانی پۆلیس و ئاسایش هەوڵی هێورکردنەوەی گرژەکانیاندا. ئێمە ڕێگە بەمە نادێن ڕووبدات، بەڵام کێشەکە سەری هەڵدا و خێمەکانمان سووتان. خێمەکان مناڵی تێدا بوو. حکوومەت پێویستە تاوانبارەکە دەست بەسەر بکات. مایە شەرمە خێمە بسووتێنن کە مناڵی تێایە. ئەگەر لە خێمەکاندا نەخەون دەبێت بکەونە سەر شەقام. داوا لە نەتەوەی گرتوەکان دەکەین قەرەبوومان بۆ بکاتەوە. حکوومەتی لوبنان پاستەوەتەکان نزیکەی 1,500,000 ئاواری سووری لە خۆگرتووە و لەو ژمارەیەش ملیۆنیەکان لەلایەن نەتەوەگرتوەکانە وەکو ئاوارە ناویان تۆمارکراوە. بەرپرسانی حکوومەتی لوبنان داوایان لەو ئاوارانە کردووە بگەڕێنەوە سووریا، بەڵام چالاکانی مافەکانی مرۆڤ هۆشداری ئەوە دەدەن کە ناوچەکەیان هێشتا پارێزراونیەک بۆ ئەوەی بگەڕێنەوە.